چاندنەوەی دڵ لە بۆ 1946 دەگەڕێتەوە. باش دەمەوێت ئەو بپرسم چاندنەوەی دڵ لە ڕووی تەمەن و هیچ کاریگەری هەیە بۆ نمونە کەسێکی بە تەمەن چاندنی دڵی لە بۆ بکرێ یانیش کەسێکی گەنج یان منداڵێک هیچ کاریگەری خراپی هەیە ئەو تەمەن؟ مشکلەکەی چاندنەوەی دڵ یەکەم جار دەبی ئەو نەفەری ببینیەوە ئەوەی باسمان کرد ئەگەر نەفەرەکەی نەبینیەوە ینی کەسێکە مێشی مردیبی و ئیشی بەدڵی نەبی و بە خۆشی ڕازیبی پاشان کە دیتەوە دەبی عومرەکەیان یەکبی یعنی ناتوانانی دڵی منداڵێکی لۆ گەورەی دانەی یان پیرێکی لۆ ئەوەی قەفەزەی سینجی گەورەیە لۆ یەکێکی گسکە دانەی دەبی حەجمەکان و ئەوکانیان تەمەنەکانیان هاوشێوە زۆر باشترە نسبەی نەجاحی زیاترە. پاشان کە چاندرا هەندێک داتای عالەمیمان هەیە بەڕاستی ئەو داتانەیە دەڵێن یعنی ئەوی 100% نییە 75 لە 100 ینی بابرین ئاسانتریکەین لۆ بینەرانی بەڕێز لە 10 کەسی 7 کەس 15 ساڵ بەرەو سەرەوە دەژی لە 10 کەسی 7 کەس 15 ساڵ بەرەو سەرەوە دەبێت کە لە بن ئەو 15 ساڵی ئەمری خوای دەکات هەندێکیان هەر بەو عیلاجانەی کە وەردەگری ئەوەی کە دڵت چان دەبێت عیلاجی مەناعی وەگری هەتا دڵەکە جسمت ڕەفزی نەکاتەوە بۆ عیلاجانە بەداخەوە گیان لە دەست دەدا. مشکلەی دڵچاندن حەل نەبووە بە خۆشحاڵیەوە ئەگەر دەرفەت بی لێرە باسی بەڕێز دکتۆر ئازاد نەجار بکەم کە پزیشکێکی کووردە لە سویدە ئیستاکە لە کوردستان لە شاری هەولێر نیشتەجێە هەستاوە بە دروستکردنی دڵی دەستکرد ئەو پێشفترەی ئەو دڵی دەستکردە FDA ئەپروڤی لە ئەمریکا وەرگرت دەتوانی لەسەر بەشەر تەجروبە بکە ئەو دڵە دەستکردە لەسەر حیوانات تەجروبە کرایە و حیوانەتەکە 7 ڕۆژ پێژایە هەتا دڵەکەیان ڕانەگرتی حیوانەکە چ مشکلەی نەبووە سا لە مەرحەلەی یەکەم جار دروستکردنە دوای مەرحەلەی گیان لەبەران تەجروبە ئێستا گەیشتینە مەرحەلەی بەشەر ئێستا لەسەر بەشەر تەجروبە دەکرێت بەڕێز دکتۆر ئازاد نەجار هیوای سەرکەوتنی بۆ تەخوازین و ئینشاڵڵا بەشەریەت و مرۆڤایەتی لەو دەستکەوتە لەو وەبەرهێنانە و لەو داهێنانەی بەڕێز دکتۆر ئازاد ئیستیفادە دەکات و پێویستمان بۆی نابی یەکەشکە بمری هەتاوەکو یەکەشکە زیندیکەینەوە.